ئاژەڵ سەربڕین لە سەر شەقامەکان قەدەغەیە داواکارم لە هاوڵاتیان تکایان لە یەکەم پابند بن لەسەر فەرمانی بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی هەر لە یەکەم ڕۆژی جەژنەوە کوشتارگەی سلێمانی کراوەیە هەچ هاوڵاتێک دەوێت قوربانی کا ئەتوانێت بیباتە ئەوێ دکتۆری ڤێرتەنەری لێیە بماوەی 24 کاژێرە ئێشەگریان لێیە ئەمەش زیاتر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو حاڵەتەیە کە ئەو نەخۆشی و پەتایی کە لە شاری سلێمانیا هەیە ڕێگر بین خۆ دەزانن ئەمە هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی تەندروستیەوە هیچ تەندروست نییە هەر لە درێژەی هەڵمەتەکانمانە 4 کەس دەستگیر کراوە بە فەرمانی بەڕێز دادوەرێکی لە کۆڵنەی سلێمانی کە بە شوێکی ناسایی ئاژەڵان لەسەر شەقامەکان سەر بڕیوە دەستگیر کران و ڕوبەڕووی دادگا کراونە هەروەها لە درێژی چالاکیەکانی لیژنەوە بەشەکانی قایمقامێت ڕێستۆرانتێک لە گەڕێکی سەرچنار داخرا ئەوش بەهۆی بەکارهێنانی گۆشتی خراپەوە بوو کە ئێمە لەگەڵ هەموو لیژنەکانە نوێنەری ڤێرتەنەریمان لەیە کە پشکنین بۆ گۆشتەکەی کرا شیاو بۆ خواردن نەبوو دەست بەجێ شوێنەکەی داخرا خاونەکەی ڕوبەڕووی یاسا کرێتەوە.